بەستێنە کۆمەڵایەتیەکانی شکڵگرتنی شۆڕشی 1350 ئێران و هۆکارەکانی شکست هێنانی. بەشی سێهەم. لە بەشی دووهەمی ئەم بابەتەدا بەستێنە سیاسی و کۆمەڵایەتیەکانی سەرهەڵدانی شۆڕشی 57 ئێرانمان تاوتوێ کرد. لەم بەشەدا هەوڵەدەین بارودۆخی نێونەتەوەیی و ئامانجەکانی ئامریکا لە ئێران و شێوازی دەستێوەردانیان لە کاروباری ناوخۆی ئەم وڵاتە بدەینە بەر باس. لە قۆناغێکدا کە کۆمەڵگەی ئێران هەنگاو بە هەنگاو لە بارودۆخێکی شۆڕژگێرانە نزیک دەبوو، سەرمایەداری ئەمپەریالیستی بە سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئامریکا کە لەو پەڕی توانای پیشەسازی و گەشەکردنی ئابووریدا بوو، پێویستیەکی تەواوی بە پەرەپێدانی بازاڕەکانی سەرمایە هەبوو. کێبڕکەی نێوان یەکێتی سۆڤیەت و ئامریکا ببوو بە میحوەری سیاسەتی نێودەوڵەتی بە مەبەستی دەست بە سەرداگرتنی هەرێمەکانی نفوزی یەکتر، شەڕ و پێکدادان و ململانەی بربڵاو لە ناوچە جیاجیەکانی جیهاندا لە ئارادا بوو. ئامریکا بۆ پێشگرتن لە پەرەسەندنی نفوزی یەکێتی سۆڤیەت لە ناوچەکانی ژێر کاریگەری خۆیدا پێویستی بە دەوڵەتگەلێکی سەقامگیر بوو. لە کۆتایی دەی هەفتای زاینیدا وڵاتی ئەفغانستان دوای کودەتایەکی سەربازی کە لە وڵاتەدا ڕوویدا بەکردەوە بوو بە هەرێمێکی ژێر نفوزی یەکێتی سۆڤیەت. بەم بۆنەوە نیگەرانی ئامریکا سەبارەت بە ئێران چووە قۆناغێکی زۆر گرنگەوە. لەوەها بارودۆخێکدا گەلانی ئێران بە هیوای بەدەستهێنانی ئازادی و بەشداربوون لە ژیانێکی باشتر و ئینسانی تر دژ بە ڕژیمی شا ڕاپەڕین و شەپۆلەکانی شۆڕش لە ماوەی ساڵێکدا سەرتاسەری ئێرانی گرتەوە و بە درێژایی مانگەکانی وەرزی پاییزی ساڵی 57 ناکارامەیی و لاوازیەکانی ڕژیمی شا لە دامرکاندنەوە و کنترۆڵی شەپۆلەکانی شۆڕش بۆ ئامریکا ئاشکرا بوو. دوای تاوتوێکردن و هەڵسەنگاندنی راپۆرتە ڕۆژانەکانی باڵوێزەکانی ئەمریکا و بریتانیا، سۆلیوان و بارسۆنێز کە لە تارانەوە ڕاستەوخۆ چاودێری بارودۆخەکەیان دەکرد، دەوڵەتی ئامریکا گەیشتە ئەو قەناعەتەی کە چیتر بەرگریکردن لە شا سوودبەخش نییە و لەوانەیە بارودۆخەکە بەرەو خاڵێکی بێگەڕانەوە ببات و هەروەک ئەفغانستان ئێرانیش بکەوێتە داوێنی یەکێتی سۆڤیەتەوە. لەم قۆناغەدا دەوڵەتی ئامریکا باوەڕی بە توانایی نەتەوەخوازە لیبراڵەکانی ناو ئۆپۆزیسیۆنی ڕژیمی شا نەبوو بۆ کنترۆڵی بارودۆخەکە. ئامریکا و هاوپەیمانە ڕۆژاواییەکانی بە مەبەستی پاراستنی ئێران و دوورخستنەوەی مەترسی دەرچوونی ئێران لەو پشتێنە ئەمنیەی کە پێشتر بە دەوری یەکێتی سۆڤیەتدا کێشابوویان پێویستیان بە سەنگەر و ڕیزبەندیەکی تازە بوو. دەوڵەتی ئامریکا زۆر لە پێشترەوە ئاگداری بوونی بیر و بۆچوونەکانی ڕەوتی ئیسلامی لە ناو ئۆپۆزیسیۆنی شاو توانایی و لێهاتووی ئەو ڕەوتە بۆ کردنیان بە سەنگەری دژە کۆمۆنیستی بوو. هەر ئەمەش بووە هۆی ئەوەی کە ڕاوێژکارە ئامریکاییەکانی شاو دەربار بە بەردەوامی هانی بدەن بۆ گرتنەبەری ڕێوشوێن و هەڵسوکەوتی نەرمونیانتر لە بەرامبەر ڕێبەرانی ئەو ڕەتەدا و شاش ڕێنماییەکانی ئەوانی پەیڕەو دەکرد. بۆ نمونە لە حاڵێکدا کە کتێبەکانی عەلی شەریعەتی بە هەزاران نوسخە چاپ و بە ئاشکرا بڵاو دەکرانەوە و ناوەندی فەرهەنگی حوسێنی ئیرشاد لە تاران بە ئیمکاناتی زۆر و چاپخانەی پێشکەوتووەوە لە خزمەت ئەو هاوفکرەکانی دابوو، هەروەها گۆڤاری مەکتەبی ئیسلام لە شاری خۆم بە ئاشکرا چاپ و بڵاو دەکرایەوە، هەڵسوراوانی چەپ تەنها بەهۆی خوێندنەوەی ناملکەیەکی مارکسیستیەوە دەبوو ساڵانێک دەستبەرداربوون و زیندانیان تەحمل بکردایە. بە درێژایی شەڕی سارد وەک ئەم سەردەما دەوڵەتی ئامریکا وەک سیاسەتێکی دەستنیشان کراو نەتەنها دەوڵەتەکانی هاوپەیمانی خۆی لە ڕووخان و هەرەسهێنان دەپاراست، بەڵکو لە هەمان حاڵدا دەویست گۆشەنیگایەکیشی بە ئۆپۆزیسیۆنی ئەو ڕژیمانەوە بێت و هاوپەیمانەکانی داهاتووی خۆی لە ناویاندا بدۆزێتەوە و دەستنیشانیان بکات. چەندین بەڵگەی حاشا هەڵنەگەر بەدەستەوەن کە دەریەخەن ئامریکا لە ڕێگەی جۆراوجۆرەوە لەگەڵ کۆمەڵێک کەسانی ناو ئۆپۆزیسیۆنی ئێراندا پەیوەندی هەبووە کە دواتر لە حکوومەتی نوێی ئیسلامیدا پلەپۆستی گرنگیان وەرگرت. بۆ نمونە پاشچوونی خومەینی بۆ پاریس ڕاستەوخۆ پەیوەندیان پێوە کرد و هەندێک قەرار و بەڵێنیان لە یەکتر وەرگرت. جێگای سەرنجە کە دەوڵەتی ئامریکا دوای ڕووخانی دەوڵەتی زایرشا لە ئەفغانستان پەیڕەوی هەمان سیاسەتی کرد و لەگەڵ نێارە ئیسلامیەکانی کابول پەیوەندی هەبوو. پارەوچەکی ئامریکایی لە ڕێگەی پاکستانەوە بزوتنەوەی ئیسلامی ئەفغانستانی بەهێز دەکرد و گەیاندیە دەسەڵات. سەبارەت بە ئێرانیش
گەشتبوونە ئەو قەناعەتەی کە ڕژیمی ئیسلامی بۆ سەنگەرگرتن لە بەرامبەر نفوزی یەکێتی سۆڤیەتدا گەلێک پتانسیێلی بەرچاو و سەرنجڕاکێشی هەیە. لە سەردەمی شۆڕشی ساڵی 57دا بە بۆچوونی ئامریکا و دەوڵەتانی سەرمایەداری ڕۆژاوا بەرژەوەندی ئابوووریەکان بە بەراورد لەگەڵ کنترۆڵی بارودۆخی سیاسی و پێشگرتن لە شەپۆلەکانی شۆڕش کە ئاکامەکانی پیشبینی نەدەکرا لە پلەی دووهەمدا بوو. هەرچەند بەڵگەنامەگەلێک لە بەردەستدایەکە دەریەخەن خومینی پێش لە وەرگرتنی دەسەڵات سەبارەت بە درێژە پێدانی بێکێشەی هەناردەکردنی نەوت بۆ ڕۆژاوا بەڵێنی تەواوی بەلایەنە ڕۆژاواییەکان دابوو. لەوەها هەلومەرجێکدا ئامریکا و هاوپەیمانە ئوروپاییەکانی لە کۆنفرانسی گوادلۆپ ڕژیمی شاو داهاتووی ئێرانیان تاوتوێ کرد. کارتێر، ئێشمیت، کالاهان، ژیسکار دێستێن ئەوان لەلایەکەوە بە کۆی دەنگ ئەوەیان پەسەند کرد کە چیتر پێویست ناکات پشگیری ڕژیمی شاو دەربار بکەن و لەلایەکی ترەوە بڕیاریاندا کە پێداویستیەکانی پێشگرتن لە شۆڕش بۆ ڕەوتی ئیسلامی دابین بکەن. لە ڕاستیدا کۆنفرانسی گوادلۆپ چارەنووسی ڕژیمی شای دەستنیشان کرد و هەوڵ و چالاکیەکانی وڵاتە ڕۆژاواییەکانی بۆ دانانی خومینی لە شوێنی شا هاواهەنگ کرد. پاشە و بڕیار و ڕێکەوتنانە ئەرتەش ڕایگەیاند کە بێلایەنە و دەستگای ڕاگەیاندنی ڕۆژاواش لە بەرژەوەندی ڕەوتی ئیسلامیدا کەوتە کار. ئەوان لەو کاتەدا بەباشی دەیانزانی کە دەوڵەتی شاپووری بەختیار توانایی کنترۆڵکردنی شۆڕش و بەرگری لە بەرژەوەندیەکانی ڕۆژاوای لە بەرامبەر مەترسی نفوزی یەکێتی سۆڤیەتدا نییە. دەوڵەتی بەختیار وەک دەرفەتێک سەیری دەکرات تا لە ماوەی دەسەڵاتداری ئەودا مەجای ئەوەیان هەبێت کە لەگەڵ ڕەوتی ئیسلامیدا ڕێک بکەون. ئەوان نیگەرانی ئەوە بوون کە دەستێوەردانی چاوەڕوان نەکراوی ئەرتەش بارودۆخەکە خراپتر بکات و ببێتە هۆی ناسەقامگیریەکی درێژخایەن. لە ڕوانگەی ئەوانەوە پێشهاتێکی لەو چەشنە سەرەتایەک بوو بۆ ئەوەی کە ئێران بکەوێتە داوێنی یەکێتی سۆڤیەتەوە، کەواتە ئەو بۆچوونەی کە ئامانجی سەردانەکەی ژێنرال هایزێر بۆ تاران بە مەبەستی وەرگرتنی پشگیری ئەرتەش بۆ دەوڵەتی بەختیار لێک دەداتەوە دوورە لە ڕاستیەوە. ڕاستیەکەی ئەوەیە کە هایزێر وەک ژەنرالێکی خاوەن ئەزموون بوو کە نفوزێکی زۆری لەناو گەورە فەرماندەکانی ئەرتەشی شادا هەبوو، لە هەمان کاتدا سیاسەتمەدارێکی لێهاتوو بوو بە مەبەستی پێشگرتن لە هەر چەشنەکردەوەیەکی کودەتایی لەلایەن ئەرتەشەوە و بە ئامانجی ئامادەکردنی بارودۆخەکە بۆ دەسەڵاتدارەتی خومینی ڕەوانەی ئێران کرا. سەرکردەکانی ئەرتەش بە تەواوەتی گوێڕایەڵی شابوون و هەر ئەوەش بەختیاری هێنا بۆ سەرکار. لەمڕۆوە ئەرتەش هیچ کێشەیەکی لەگەڵ بەختیاردا نەبوو و فەرمانی پشتگیری کردن لە بەختیاری لەلایەن شاوە پێگەیشت بوو. بەڵام ئامریکاییەکان باش دەیانزانی کە دەسەڵاتدارەتی بەختیار دەوام ناهێنێت، کەواتە پێویست بوو ئەرتەش ڕێگە خۆشکەری دەسەڵاتدارەتی ئیسلامیان بێت و تا ئەوانیش بتوانن بە وەرگرتنی دەسەڵاتی سیاسی شەپۆلەکانی شۆڕش کنترۆل بکەن. هەڵبەت ئەمە بەشێک لە استراتێژیەکە بوو. بەشێکی تری بریتی بوو لە جێخستن و داسەپاندنی خومینی وەک ئالتەرناتیڤی ڕژیمی سەڵتەنەتی بەسەر ڕای گشتی خەڵکی ئێراندا. خومینی کە لە سەرەتادا بڕیار بوو دوای دوورخستنەوەی لە عێراق لە کوێیت یان سووریە نیشتەجێبێت بە وەرگرتنی ڕای ڕاوێژکارەکانی بەرەو پاریز ڕێکەوت. پاش نیشتەجێبوونی خومینی لە نۆفێل لۆ شاتۆ دەستگا ڕاگەیاندنەکانی ڕۆژاوا بەگشتی و بە تایبەتی بەشە فارسیەکانیان بۆ ئەو تەرخانکران. ئەمە لە حاڵێکدا بوو کە ئێمەی چەب لە ناوخۆی وڵات بە کەمترین ئیمکاناتەوە ڕاگەیاندنەکانی خۆمان بە شێوەی پوڵی کۆپی و لە ئاستێکی سنوورداردا بڵاو دەکردەوە. بەڵام هەموو شەوێک بەشی فارسی ڕادیۆی BBC فەرمانەکانی خومینی بۆ سەرتاسەری ئێران دەگواستەوە و هەواڵی دەرکەوتنی وێنەی ئیمامی لە ناو مانگدا دەکرد بە قورجی خەڵکدا. شۆڕشی ئێران لە بەرەو پێشچوونی خۆیدا هەندێک سەرکەوتن و دەستکەوتی گرنگیشی بەدەست هێنا. لەوانە دەتوانین ئاماژە بە پێکهاتنی شۆڕاجەماوەریەکان لە شارەکان، شۆڕاکرێکاریەکان لە ناوەندەکانی وەبەرهێنان و دامەزراندنی دموکراسیەتێکی ڕاستەقینە لە خوارەوە لە بواری ئازادی ڕادەربرین و هەتت بکەین. هەروەها پێویستە پەسەندکردنی دەوڵەتی بەختیار لەلایەن شاوە و هەڵوەشانەوەی ساواک و دەرچوونی شا لە ئێرانیش بە دەستکەوتەکانی شۆڕش بزانین. لە ڕوانگەیەکی ترەوە دەوترێت کە مانگی بەفرامباری 57 کە مەترسی بەدیلێکی ئیسلامی بۆ شۆڕش جدی بووە پێویست بوو لەگەڵ بەختیاردا سازش و ڕێکەوتن بکرێت. بەڵام پرسیار ئەمەیەکە چه هێزێک توانایی ئەوەی هەبوو کە سازشێکی وا ئەنجام بدات. لە واقعدا تێگەیشتن و لێهاتووی پێویست بۆ بەرەو پێشبردن و جێبەجێکردنی گرنگیەکی لەم جۆرە
نە لایەنە چەپەلایەکەکاندا هەبوو نەوەها هێزێکی واقعی و خاوەن جەماوەری کە لەو کاتەدا بتوانێت ئاڵا هەڵگری سازشێکی وەها بێت لە ئارادا بوو. سەرەڕای ئەمە ڕاپەڕینی 22 ڕێبەندان و پێکدادانە چەکداریەکانی ئەو ڕۆژانە لەو هەلومەرجەدا وەک دژەڕەوتێک خۆی نواند و لە حاڵێکدا ڕوویاندا کە خومینی بە بەردەوامی جەماوەری لە ڕووداوی لەو چەشنە مەنع دەکرد و هەڵاو هەنگامەی لایەنگرەکانی لە گوێی هەموواندا دەزرینگایەوە کە دەیانوت ئیمام هێشتا فەرمانی جیهادی نەداوە. بەڵام جەماوەر کە بە شێوەیەکی سروشتی هەستیان بە مەترسی دەست بەسەرداگرتنی شۆڕش لە هەندێک لایەنەوە دەکرد گوێیان بە وتانە نەدا و بەم شێوە هێرشکردنە سەر ناوەندەکانی دەسەڵات کە لایەنگرانی خومینی دەیانویست بە دەست لێنەدراوی دەستی بەسەردا بگرن دەست پێکرد. ئەم ڕووداوە کە لووتکەی شۆڕشی 57 بوو پرسی سەرکوتکردنی شۆڕشی لە ساڵەکانی دواتردا دژوارتر کرد چونکە خەڵک چەکیان بەدەستەوە بوو و هەر ئەمەش بووە هۆی درێژبوونەوەی ماوەی سەرکوتکردنی شۆڕش. بەڵام سەرنجام ئەرکی سەرکوتکردنی شۆڕش کە ڕژیمیشان نەیتوانی بوو ئەنجامی بدات کەوتە ئەستۆی ڕژیمی ئیسلامی و ئەم ڕژیمە لە ساڵەکانی سەرەتای دەیەی 60 ئەو ئەرکەی بەجێهێنا.